زیاتر لە 16 ساڵە نەخۆشی فلیجی مناڵان سوپاس بۆ هەموو کارمەندان و پزیشکانی تەندروستی و بۆ هەموو لایەنێک کە هاوکاری کردوین. زیاتر لە 16 ساڵە تەنها یەک کەیسیش تۆمار نەکراوە لە شاری سلێمانیە. بۆیە ئامانجمان لەم هەڵمەتە ئەوەیە کە ئێمە نێڵین بێتەوە ناوە بۆ چکە 2 ساڵ لەمەوە پێشڕاستە لای ئێمە نەبوو، بەڵام لە بەغا 2 کەیس تۆمار کرا لە سووریا بەهۆی ئەو ناسەقامگیری و شەڕ و پشێوەی کە لەوەیە ناسەقامگیری ئاسایش و ئەم پشێوەی لەوەیە بەداخەوە کۆمەڵێ مناڵ مردن لە دێرزور لە شارێک و نەخۆشەکە سەری هەڵایە کۆمەڵێکی فلیج بوون. بۆیە مادەم لە سنوورەکانمان هەیە و لە نزیک ئێمە هەیە کەواتە دەبێ ئێمە هەوڵ بین کە نێڵین ڕێگر بین لە دووبارە سەرهەڵدانەوەی ئەم نەخۆشیە. بەم کوتانە ئێمە بەرگریانینێ بە مناڵانە بۆ ئەوەی ئەگەر میکرۆبەکەش نزیک بۆ لیان نەتوانێت تووشیان بکات. کەواتە ئامانجمانەوەیە بۆ هەتایە میکرۆبەکە لە گۆڕ بنین بۆیە کە سەر هەڵمەداتەوە.